راديو دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتانه بهم کاتتان باش پرزان حالا کنیم رو پنجشنبه 25 نیسان 2024 تان پیشکشکن بسرمان لادرجه کارو چالکیکان با آزادی جسیر بروجلان مانگرتنی زندانیانی سیاسی لترکیه و باکوری کردستان ل 151 من روشدا لقناقی دوم دا بردام زندانیانی سیاسی لزندانکانی باکوری کردستان و ترکیه لچارچی حالماتی آزادی بر بروجلان چارەسەری سیاسی بۆ بدۆزی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد چالکیەکە لە ڕۆژی 151 من روشدا بەردەوامە و زندانیانی سیاسی لزندانکانی باکوری کردستان و ترکیه لە چارچی حالماتی آزادی بۆ ڕێبەرۆجەڵان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە مانگرتنەکە لە 27 تشرینی دووەم می ساڵی ڕابردوو و بەشێک لە حالماتی آزادی بۆ ڕێبەرۆجەڵان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد دەست پێ کرد و لە قۆناغی دومیشدا بەردەوامە سەرلەبەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک سنووری برادۆسی سەر بە پارێزگای هەولێری بۆردمان کردو و تاوەکو ئێستا زیانە گیانیوادیەکانی بۆردمانەکە نەزانرا بە پێی زانێرەکانیش بەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک سنووری برادۆس سەر بە پارێزگای هەولێری بۆردمان کردووە وەکو ئاماژەم پێدا تاوەکو ئێستا زیانە گیانەکان نەزانراوە هاوکات لە برادۆس مێردین ئۆپراسیۆن هەیە و زاپیش لەشکرکێشی دەوڵەتی تورک هەیە هەڵۆ گەرمیانی لە هەرێمەکانی پاراستنی مەدیا و زانیاری زیاترمان دەداتێ هەڵۆ سلااوت لێبێ مایک لای توێ دو زانیاری بگەیستی تۆ بۆمان بەڵێ سلااو بۆ ئێوە بۆ هەموو بیسەرانی بەڕێز وەکو هەمووانی شاکەدارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەوڵەتی داگیرکەری تورکیا لەشکرکێشیەکانی بۆ سەرخاکی باشووری کوردستان بە چڕی دەست پێ کردووە ئەمجارە لە تەواوی سنوورەکانی سەر ناوبەری باکوور و باشووری کوردستان لەشکرکێشی و ئۆپەراسیۆنی داگیرکەری دەست پێ کردووە بە تایبەتی لە هەرێمەکانی مەتینە و هەروەها لە هەرێمی خوا کورد هەروەکو ئێوە ئاماژەتان پێ کرد بە چڕی بۆ باردومانی ئاسمانی هەیە لەلایەن فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە لە ئێسادا زیادەتر زانیاریەک لە بەردەستانیە تایبەت دەربارەیە و هێرشە هەوایانەی کە لە هەرێمەکانی برادۆس بۆ سەر چیاکانی خنێر و خوا کورد لەلایەن فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی داگیرکەرەوە ئەنجام درراوە چونکە ناوچەکە بە بەردەوامی باردومان دەکرێت ئەو زانیاریانەشی کە هەن لە ڕێگەی سەرچاوە هەرێمەکانەوە بەدەستکەوتون یعنی ئەوەی کە ئێستادا هەیە دەوڵەتی داگیرکەری تورکیا هەز بە ئەوە دەکا کە گەشتۆتە بنبەستێک لەم ئۆپەراسیۆنانەدا ئەنجامی بەدەست نەخستووە بۆ تەواوی دنیاش ئەوە سەلمێنراوە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەم ئۆپەراسیۆنانەی بۆ سەرخاکی باشووری کوردستان شکستیانەوە لە بەرامبەر ئیراد و خۆڕاگری گەریلای ئازادی کوردستان هەمووان بینیمان لە دیمەنیا و چالاکیانەی کە گەریلای ئازادی کوردستان لە چیاکانی زاب ئەنجامی دەدەن گەریلا بە چ مۆراڵێک بە چ مانەویەتێک بە چ ئیرادە و بەخۆباوەڕی و خۆڕاگریەکەوە دەچێتە سەر سەنگەرەکانی دوشمن و سەنگەرەکانی دوشمن تەفروتونا دەکات و ئەو چیایانی کوردستان لە دوشمنان و داگیرکەران پاک دەکاتەوە دەوڵەتی داگیرکەری تورکیا لە تەواوی ئەو چالاکیانەی کە گەریلا کردوێتی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ ڕای گشتی ڕناگەیەنێ زەرەر و زیانەکانی خۆی بەردەوام کوژراوەکانی خۆی دەشارێتەوە لە ڕای گشتی ئاماژە بەوە دەگا کە تەنیا عسکەرێکی کوژراوە تەنیا دوو عسکەری کوژراوە ئەوژی باز لە کوشتنی عسکەرەکانی خۆشینە باز لە کوشتنی سەربازەکانی خۆی ناکە یعنی ناڵێکە لە ئەنجامی چالاکی گەریلادا بۆ دەڵێ بە قەزا بووە لە کەندەڵان کەوتونەتە خوارەوە کەوتونەتە نێو ئاوی ڕووبارەوە یعنی بەم شێوازە دەوڵەتی داگیرکەری تورکیا شەڕێکی تایبەت شەڕێکی دەرونی بەڕێوە دەبا هەم ڕای گشتی و هەم کۆمەلگای تورکیاش هەڵدەخڵەتێنی و فریو دەدا تەواوی ئەو زەرەر و زیانانەی کە بەر کۆمەلگای تورکیاش دەکەوێت لە ئەنجامی و شەڕەدا ئەو زەرەر و زیانانەی کە بەر ئابووری کۆمەلگای تورکیاش دەکەوێت لە ئەنجامی و زەرور و زیانانەدا و هەروە ئەو زیانە گیانی و مادیانەی کە بەر کۆمەلگای تورکیاش دەکەوێت لەلایەن دەوڵەتە داگیرکەر و فاشیستەکەی تورکەوە دەشادرێتەوە بەردەوام سەری دەگیرێت بەردەوام ناهێڵن کە ڕای گشتی و کۆمەلگای تورکیا ئاگدار بن لەو ڕۆژەی کە ئێستا لە زاپ و لە چیاکانی باشووری کوردستان هەیە بەڵکو تەواو پێچەوانە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانی خۆیانەوە ئاماژەی پێ دەکەن لە ڕێگەی شەڕێکی تایبەتەوە شەڕێکی میدیایی بەڕێوە دەبن بەڵام ئەوەش هیچ ئەنجامێکی نەبووە چونکە ڕاستیەکان بەرچاون و گەریلای ئازادی کوردستانیش هەر ڕۆژ لە خۆڕاگری و بەرخۆدانیدایە و چالاکیەکانی بە دیمەن بە بەڵگە
بڵاو دەکاتەوە بۆ ڕای گشتی و بۆ تەواوی وڵات پارێزان لە کوردستان و لە ناوچەکە هەمووانیش بینیمان دوای بڵاوبوونەوەی دیمەنیە و چالاکیانە لەلایەن وڵات پارێزانی کوردستان و تەواوی ئازادی خوازانی ناوچەکە و جیهانیش پێشوازی لەو چالاکیانەی گەریلاکرا بوو بە سەرچاوی هیوا و باوەڕی و مۆراڵ بۆ تەواوی ئازادی خوازان و بۆ تەواوی وڵات پارێزان لە ئێستادا گەریلا بە ورەیەکی بەرزەوە لە سەنگەرەکانی بەرخۆدانە بە ئیرادەوە بە ئیرادەیەکی وەک پۆڵە لە بەرامبەر ئەو داگیرکاری و لەشکرکێشی سوپای داگیرکاری تورکیا ڕاوەستاوەتەوە و بێگومان سوپای داگیرکاری تورکیا بێچارەماوە لە بەرامبەر خۆڕاگری و بەرخۆدانی گەریلا ئەنجامەکانیش بەرچاون هەمووانیش دەبینن و شتێکیش کە لە ئێستادا لە دەستی ئەو سوپا داگیرکارە بێت تەنیا ئەوەیە بتوانێت لە ڕێگەی و تەکنیکی کە بەدەستێوەیەتی بە تایبەتیش لە ڕێگەی هێرشی ئاسمانی و بە فڕۆکە بمبەردومانی ناوچەکە بکە وەکو دیکە لەسەر ئەرزی واقع شتێک کە ئەو سوپایە بتوانێت زیاتر بیکا لەوەی کە کردوێتی نەماوە تەواوی و تەکنیکەی لە بەردەستیدایە لە بەرامبەر گەریلادا بەکاری هێناوە لەم 3 ساڵی ڕابردووە بەڵام دیسانیش بێ ئەنجام ماوە بەڵێ بەڵێ سپاس دەکەم هەڵۆ سپاس بۆ زانێرەکانت ڕۆژێکی خۆشتان هەبێت. کاردانەوەکان لە دژی سەردانە ئەردۆغان سەرۆکی دەوڵاتی تورک بۆ عێراق بەردەوامە و جوتیار ڕەشی چالاکوانی سیاسی ئەماژە بۆ دەکا ئەمانجی سەردانە ئەردۆغان بۆ عێراق ئەمانجی ئەنجامدانی هێرش و داگیرکاری زیاترە و دەڵێ هاتنی سەرۆک کۆماری تورکیا بۆ کۆتیانە بەڕێکەوتنێک کە دەمێک ئەنجامدرا و ئامانجان بە فەرمی کردنێتی. لای هەمونەمان ئاشکرایە کە دەوڵەتی تورکیا ئەم سیاسەتەی کە هەیەی لە ناوچەکە لەسەر بنەمای جێڕانەوەی جلهێزی و هێبەی تورکیا بە سەردەمی عوسمانی و عوسمانی نوێیانی ئێستا یەکێک لە هەرێمەتە سێ گەورەکانیش کە لە ڕێگای ئەوە دەیبینێ دۆزی نەتەوەی کوردە یان جوڵانە و حڕەکەی نەتەوەی کوردە جام حڕەکەی لە هەر پارچەیەکی کوردستان بێ بە تایبەتیش لە باکووری کوردستان بە تایبەتریش ئەم باسکی سەربازیەی ئەم بزوتنەوەیە کە خۆی لە پارتێکەکارانی کوردستاندا دەبینێتەوە لەبەرەوە بە بەردەوامی هەوڵی داوە لە ڕێگای هێرش و لە ڕێگای هەڵمەتی سەربازی ڕاستەوە خۆیان بۆمباباران و بەکارهێنانی جۆرەها چەکی قەداکراوی جیهانی لەسەر ئەم هێزە تاقی دەکاتەوە لە ئێستاشدا ماوەیەکە دەنگۆی ئەوە هەیە یان نەکە بەڕاستی بڵێن تورکیا خۆی ڕایگەاندووە کە هێرشێکی بەرفراوان بەنیازە بکاتە سەر قەندیل خۆی نازانم ناوی ناوە قوفڵ و مەفڵ و ئامانە یانە بەڕاستی بەرنامەی هەیە بە یەکجاری بە حسابی خۆیان ئەم هێزە لەوێدا بخینچێنن لە ڕاستیشدا ئەردۆغان و ئاک پارتی یان دەوڵەتی تورکیاش ئەم هەلایان خۆستەوە کە لەم ناوچەیەدا ئێستا ناوچەیە لە ناوچەیەکی قەیراناویدایە لە هەموو لایەنەکانەوە تقریبان خەریکەم ناوچەیە بێتە بەرمیلێک بارود لە تەقینەوەیدا هەر پشکێک لە هەر ئەگەرێکدا بۆی هەیە بتەقێتەوە ئەردۆغان سەرقاڵی هێزە جیهانیەکان و هێزە هەرێمیەکانی لەم ناوچەیە قۆستووەتەوە لێرەدا دەیەوێت لە کاتێکدا بۆکو ئەوەی کە خۆی دەیگوت لە هەر شەوێکدا بێ خۆمان بە ڕۆژاوای کوردستاندا دەکەین ئێستا ئەم پێی وایە کە ئەم شەوە تاریکە دروست دەبێت لە منتیقەیە خۆی ئامادەسازی دەکات بۆ ئەوە ینی چەندین مؤشیرات و پێنوێنی دیاریشان لە بڕۆوە. بەڕێزان سەردانەکەی ئەردۆغان کاردانەوەی زۆری لە کەوتەتەوانێ و جگە لە سەردانەکەی ئەردۆغان مامۆسایانی ئاینیش نیگەرانی خوان دەردەبڕن بەرامبەر بەو بردومانانەی کە دەکرێتە سەر کوردستان و دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمە وڵاتانە ئاگادارکاتەوە کە داگیرکاریان کۆتایی پێبێنرێ کە لە باشووری کوردستان ئەنجامی دەدەن بەهۆی بازاران دۆنم زەوی دارستان سوتان گوندەکانیش بەرەو شغڵ بوون ڕۆشتون. بردومانەکان تەبعەن بردومان هەیە لە مەتیقەی ئێمە بە تایبەتی تورکیایە زۆر جار هەیە بە بیانووی مەسەرەن بوونی پەکەکە لە منتیقا ئەو بردومان وشتە ئەکرێ فڕۆکەمان بۆ ئەنێرن چەندین هەتا ئیسە قوربانیمان داوە لە منتیقا لەبەرەوەی ئێمە پەیامێکیشە لێرەوە ئەیدەین بەوانیش وی ئەمە ئەم خەڵکێکی بەڕاستی هەژارە فەقیرە و ئێمە میلەتێکین لە هەموو لایەکەوە دەرچەوسێنرێتنەوە بۆیە ئێمە پەیامیشمان بۆ ئەوان هەر هەمان شتە لێمان نەدەن مەمان سووتێنن ئەم وڵاتە وێران مەکەن
لەبەرەوەی ئەم وڵاتە خزمەت بە هەر هەمومانەکات ئەم پەیامیشە تەبعاً کە ئێمە ئەیدەین زیاتر ئەوانیش ئەگرێتەوە چکە ئەو بۆردمانانی کە ئیکەن بەشێک لە وڵاتەکەمان دەسووتێ بەش لە گژوگیامان وێرانە بێ دیهاتەکانمان خەڵک نایەوێ بچێتەوە بەهۆی بۆردمانی فڕۆکەکانەوە لەبەرەوە ژیانیان تەئمین نییە لەبەرەوەی ئەترسە ڕاوکیان هەیە ئەمانە بەڕاستی هۆکارن بۆ ئەوەی کە ئەم وڵاتە بە چۆڵی بمێنێتەوە لە ڕاستیە خەڵک ئەوەڵا پێویستە ئەوەیە ئێمە وەکو حکومەتی هەرێم ئاگاداری ئەو وڵاتانە بکرێ وەکو چونکە ئێمە دۆستی ئەوانی لە ڕاستیە لە هەموو لایەکەوە پەلامارمان ئەدرێ لە ڕاستیە ئەمە هیچ هینێکمان نییە ڕدلفعلێکمان نییە بۆ ئەوان ئیلا دۆسایەتی نەبێ ئیلا دەستی ئاشتی نەبێ ئیلا خۆشەویستی نەبێت بۆ ئەوەی کە ئەوانیش احترام بۆ خۆشەویستی و بەو پێکەوە ژیانی ئێمە بکەن و بەو کارەی ئێمە بکەن. بۆردمانی ئێران و تورکیا و ئەو ئاگرانەی کە لە سنوورەکانە ئاکەوێتەوە کە دەستی دەرەوەی تایە ئاگرەکە دێتە ئەم دیویا بە فیشێک لەم دوو ئاگرەکە بەرەبێت و دارستانەکانمان نەسووتێنێ کارەساتێکی بەڕاستی مەترسیدارە لەسەر ژینگە بەگشتی و بە تایبەتی سنوورەکانمان کە دارستانێکی زۆری تایە بەڵام ئەوەی کە پەیوەستە بەوانەوە ڕەنگە زۆر دەسەڵاتی ئێمەتیانەوێ ئەوەی کە پەیوەستە بە خۆمانەوە کە خۆمان بێ ڕەحمانە مامەڵی ژینگە ئەکەینە هەمیش لە مەحافیل و شوێنە گشتەکانە خەمی ژینگە نەبێ بە خەمی هەمومان بە بەردەوام هۆشیاری نەدرێ بە هاوڵاتیان ژینگە لە بەردەم مەترسیایە بردومانانە کە ئاکرێن زۆرجار ئاگرکەوتنەوەی لێ ئەکەوێتەوە تر ئەوەش ئەو فڕۆکانی کەیان ئامانجێکی هەیە لە شوێنەکە ئامانجەگرێت لە مەبەستەکەی خۆی تەنها ئەوە نییە بەڵکو ئەو ناو وێرانەکە بەگشتی ترسوی بم لە ناو هاوڵاتیانە دروستەکە جگە لەو ئاگری لێ ئەکەوێتەوە کە زۆر جار ئاگرەکە دارستانەکانی ئێمە سووتاند و کارەساتی ناخۆشی لێکەوتەوە تەمەنی جیاوازیان هەیە درەختی وایە سووتێت تەمەنی 300 ساڵەوێت بەپێی تەخمینی ئەوانەی کە پسپۆڕنتیایە جگە لەو ئەو درەختانەی کەواشێ خەڵن و تازە پێ ئەگەن و هەڵەچن ئەو دارەکە ئەسووتە بەرگی ساڵە 2 ساڵەگرێت لە سوودانە ئیتر وەکو ئەڵێن سکەدات و دوایی وشکە بێت کە وشک بوو ئیتر لە شوێنەکە تا ساڵەهای ساڵی ئەوێت تا دارێکی تر لەو شوێنە بە شێوەی بەڕوو ئەڕوێتەوە جارێکی تەساوسە بێت. هەر لەبارەی سەردانەکەی ئەردۆغانەوە هاوکارانم لە ئاژانسی ڕۆژنووس راپۆرتێکی تایبەتیان بۆ ئامادەکردن باس لەو ڕێکەوتنانە و کاردانەوەکانی دوای سەردانە کە دەکەن پێکەوتێویستی دەبێت. چۆن پاداشتی بەغدای کرد و سزای هەرێمیدا سەرۆکی دەوڵەتی داگیرکەری تورک بە خستنەڕووی ڕێڕەوێکی بازرگانی وڵاتەکەی لەگەڵ عێراق پاداشتی بەغدا دەکات و سزای هەرێم و پەدەکەش دەدات هاوکات تکا و کڕوزانەوەی بارزانیەکان بۆ دەربازبوون لەو سزایە هیچ ئەنجامێکی نەبوو. ڕۆژی 22 ئەم مانگە ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی داگیرکەری تورک سەردانی عێراقی کرد 26 ڕێککەوتن و یەکتێگەشتنی لەگەڵ حکوومەتی عێراق داواژۆ کرد کە هیچ کام لەوانە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە نییە و هیچ سوودێکی ئابووریشیان بۆ خەڵکی هەرێم نییە بەڵکو تەنیا بە پلەی یەکەم لە بەرژەوەندی دەوڵەتی تورکە ئینجا عێراق. ڕێگەی گەشەپێدان بریتیە لە دوو هێڵی ئاسنین و گواستنەوەی وشکانی کە لە بەندەری فاو لە بەسڕە دەست پێ دەکات و بە درێژی 1200 کیلۆمەتر و بە هەرێمی کوردستاندا دەچێتە تورکیاوە. ڕێگاکە بۆ گواستنەوەی کاڵا و گەشتیاری و بواری دیکە لە خۆ دەگرێت و بە پێی ڕێکەوتنەکە دەبێت ساڵی 2050 تەواو بێت. تێچووی پرۆژەکە زیاتر لە 7 ملیار دۆلارە و زیاتر لە 10 ملیار دۆلاری بە شەمەندەفەری پێشکەوتوی کارەبایی دەدرێت و 6 ملیار و 500 میلیۆن دۆلاریش تێچووی دروستکردنی هێڵە ئاسنینەکە دەبێت. ئەم ڕێگا بازرگانیە بە تەواوی شکست بە جوڵەی بازرگانی لە دەواازە ئیبراهیم خەلیل دەهێنێت کە یەکێکە لە شادەمارەکانی ئابووری هەرێم و سەرچاوەی یەکەمی دارایی بنەماڵی بارزانی و پەدەکەیە. ساڵانە داهاتی دەواازە ئیبراهیم خەلیل ملیاران دینارە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاهە و هیچ لایەنێکی بەشدار لە حکوومەتی هەرێم نازانن بە دیاریکراوی داهاتی ئەم دەواازەیە چەندە. بەڵام هەمووانەوە دەزانن کە ئەم دەواازەیە داهاتێکی خەیاڵی هەیە و بەشێکی زۆر کەمی دەچێتە خەزێنەی حکوومەتی هەرێم بەشەکەی دیکەشی بۆ بنەماڵی بارزانیە. دەواازە ئیبراهیم خەلیل دەکەوێتە سنووری زاخۆ و لەگەڵ باکووری کوردستان. بازرگانی هەرە زۆری تورکیا لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لەو دەواازەیەوەیە. بۆیە ئەگەر بێت و ڕێگای گەشەپێدان تەواو بگرێت ئەوە زیانێکی کەمەرشکێن بەر ئەو دەواازەیە دەکەوێت و جوڵەی بازرگانی لێەوە 80% کەم دەکات. بەشێک لە شارەزایانی ئابووری لە عێراق پێیان وایە بەهۆی ڕێگەی گەشەپێدان دەوڵەتی تورک
چیتر پێویستیەکی ئەوتۆی بە دەواازە ئیبراهیم خەلیل و دەواازە لاوەکیەکانی دیکەی هەرێم لەگەڵ تورکیا نامێنێت. بە تەواوبوونی پرۆژەکە بەندەری فاو دەبێتە سنتەری دابەشکردنی کاڵای تورکی بەسەر تەواوی عێراق بە هەرێمیشەوە. هەروەها بۆ بە ئامانجگەیشتنی پرۆژەی ڕێگەی گەشەپێدان دەوڵەتی تورک و عێراق ڕێککەوتون کە دەواازەیەکی دیکەی سنووری نوێ بکەنەوە و لەو دەواازەیەوە پرۆژەکە بگات بە خاکی تورکیا. بەکردنەوەی ئەم دەواازەیەش زیانێکی دیکەی دەوڵەتی تورک بەرپە دەکە و دواتر هەرێمی کوردستان دەکەوێت. بۆیە دەوڵەتی تورک پاداشتی نوۆکەرایەتی و چاوساغیەکانی پەدەکە بەو پرۆژەیەدایەوە. زۆرینەی سەرچاوە دارایی و بازرگانەکانی پەدەکە لەگەڵ دەوڵەتی تورک و وڵاتانی دیکە لە ڕێگەی دەواازە ئیبراهیم خەلیلەوەیە. بەڵام بەو پرۆژەیەی دەوڵەتی تورک زیانێکی گەورە بەر خەزیانەکەی بنەماڵی بارزانی دەکەوێت. ترس لەو زیانە گەورە ئابوووریە وای لە بنەماڵی بارزانی کرد کە لە چەندین لاوە هەوڵ بدەن ئەردۆغان لە سەردانەکەی بۆ عێراق سەردانی هەولێریش بکات تا نیگەرانی خۆیان بگەێنن بە ئەردۆغان و داواشی لێ بکەن جێگرەوەیەک بۆ ڕێگای گەشەپێدان بۆ عێراق بدابنێن. بەپێی پیلانی سەردانەکە هەولێر بەشێک نەبوو لە سەردانەکە ئەردۆغان، بەڵام لەسەر هەوڵ و داوای پەدەکە ئەردۆغان ڕازی بوو سەردانی هەولێریش بکات تا نیگەرانی و ترسی بارزانەکان بڕەوێنێتەوە کە ڕێگای گەشەپێدان زیان بەوان ناگەیەنێت. لە کاتێکدا هیچ جێگرەوە و بیرۆکەیەکی بۆ ئەو دڵنیایە نەدایە بارزانەکان. هاوکات سەردانەکە بۆ هەولێر زیاتر بە سەرکردنەوەیکی بارزانەکان بووە و سیاسەتی دەوڵەتە داگیرکەرەکەی لە عێراق باس کردووە. هاوکاتیش فەرمانی بە بارزانەکان کردووە کە هاوکار بن لەو بیلانەی لە عێراق لە هەموو بوارەکاندا بەدەستیەوەیەتی. بەواتایەکی دیکە جگە لە فەرمانکردن و بەسەرکردنەوە هیچ دەستکەوتێکی بۆ هەرێم و بنەماڵەی بارزانەکان. ڕۆژێکی خۆشتانە بێت.